نێچیروان بارزانی لە تاران، مەسرور بارزانی بافڵ تاڵەبانی لە ئەمریکا، قوبات تاڵەبانیش لە فەڕەنسایە. نهێنی گەشتی بەرپرسانی باڵای هەرێم بۆ وڵاتان چییە؟ 2 هەفتەیە بافڵ تاڵەبانی لە ئەمریکایە، چەند ڕۆژێکیشە قوبات تاڵەبانیش لە فەڕەنسایە. هەریەکە لە مەسرور بارزانی و نێچیروان بارزانیش ئەمڕۆ بە جیا دەگەنە تاران و ئەمریکا. مەسرور بارزانی بە سەرۆکایەتی شاندێکی حکوومەتی هەرێم کە لە چەند وەزیرێک پێکاتوە ئەمڕۆ دەگاتە ئەمریکا و بڕیارە لەگەڵ بەرپرسانی وڵاتە کۆبێتەوە. چاوەڕێ دەکرێت سەرۆکی حکوومەتی هەرێم پرسی پێکێنانی حکوومەتی نوێ و هەناردەی نەوتی هەرێم و هاوکاریەکانی ئەمریکا بۆ هێزی پێشمەرگە لەگەڵ بەرپرسانی ئەمریکا تاوتوێ بکات. هەناردەی نەوتی هەرێمیش گرنگترین پرس دەبێت. هەرێمی کوردستان چاوی لەوەیە ئیدارەی ترامپ فشارەکانی زیاتر بکات بۆ سەربەخدا تا هەناردەی نەوتەکە دەست پێ بکاتەوە. هەرچی بافڵ تاڵەبانیشە 2 هەفتەیە لە ئەمریکایە. سەرۆکی یەکێتی لەگەڵ دەرباز کۆسرەت ڕەسوڵ بەنیازە چەند کۆبوونەوەیەک لەگەڵ بەرپرسانی ئەمریکادا بکات. هەرچەند تا ئێستا هیچ کۆبوونەوەیەکی فەرمی نەکردووە، بەڵام گۆڕانکاریەکانی ناوچەکە و پرسامنیەکان یەکێک لەو بابەتانەیە کە بەرپرسانی ئەمریکا لەگەڵ بافڵ تاڵەبانی تاوتوێی دەکەن. سەبارەت بە قوبات تاڵەبانیش بە سەردانێکی تایبەت لە فەڕەنسایە. سەرچاوەی کاگەدار دەڵێت بۆ بەشداری لە فستیڤاڵی کان چووەتە وڵاتە، بەڵام بڕیارە چەند کۆبوونەوەیەک لە چەند وڵاتێکی ئەوروپیش بکات. لەلایەکی ترەوە بڕیارە نێچیروان بارزانی دوای بەشداری لە کۆبوونەوەی لووتکەی عەرەبی سەردانی تاران بکات. بە پێزانیاریەکانی تیوار سەرۆکی هەرێم لەگەڵ بارپرسانی ئێران گفتوگۆ لەسەر چەند پرسێک دەکات کە گرنگترینیان پرۆسەی ئاشتی و چەکدانانی پەکەکەیە. پێدەچێت سەرۆکی هەرێم نێوەندگیر بێت لە نێوان تورکیا و ئێران و پەکەکە بۆ پرۆسەی ئاشتی، چونکە ئێران ڕۆڵێکی گرنگی هەیە لە پرسی چەکدانانی پەکەکە. هەرچۆنێک بێتم چەند ڕۆژە هیچ کام لە چوار بەرپرسەکەی هەرێم نێچیروان بارزانی، مەسرور بارزانی، قوبات تاڵەبانی و بافڵ تاڵەبانی لە هەرێمی کوردستان نابن.